ئەندامێکی پەرلەمانی کوردستان ئاشکرای دەکات لە چەند پرۆژەیەکی خزمەتگوزاریدا لە گومریکی ئیبراهیم خەلیل زیاتر لە 5 میلیۆن دلار بەهەدەر دراوە و لەسەر ئەو بەهەدەردانەی یادداشتێکی ئاڕاستی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کردووە تا سەرۆکایەتی پەرلەمانیش بۆ لێکۆڵینەوە ئاڕاستی چاودێری دارایی و دەستەی دەستپاشی بکات کە کۆی هەمویان ئەکاتە ملیۆنێک و 900,000 دلار کۆی پارەی محاویلەکان لە کڕینی چێوڵاتەکانە بۆ نمونە بای 540,000 دلار جۆرێک کێبڵ کڕراوە کە مەتری 110 دلاریان بۆ نووسیەوە بەڵام لە ڕاستیە ئەوەی لە بازار بە منیان وتووە ئەڵێ لەوە باشتر لە ڕووی جۆریەتیەوە لە هەموو ڕوویەکەەوە باشتر بە 42 دلارە. لا پرۆژەکاندا بەهەدەدانەکان بە جۆرێک بووە کە نرخی یەک محاویلەی کارەبا لە بازاردا کە باشترین جۆر و کوالێتی بەرز بێت نزیکەی 20,000 دلارە بەڵام لە پرۆژەکەدا 190,000 دلار نووسراوە بەمەش 170,000 دلار بەهەدەر دراوە ژمارەی ئەو محاویلە کارەبانەیش کە کراون 20 دانەیە دەستەی دەستپاکیش دەڵێ بە دوواداچوون بۆ هەموو ئەو دۆسیانە دەکەن. هەفتەی دادپەروەردی دۆک دەکەین خەریکی تەفعیلکردنی نووسینگەی ئەوێن ئەمە فەرقی هەر هیچ ناوچێکی کوردستان ناکەین ئەمە لە کەلار بێ لە گەرمیان بێ لە زاخۆ بێ و ئێستا ئیشی لەسەر دەکەین و شتەکانمان ناردە بۆ محققانی مشکلەی محققمانەوە بەڵام لە 2 هەفتەی ڕابردوو ئێستا 4-5 محققیان بۆ داناوین لە دهۆک بەتەکید فایلەکانیان بستاتەوە بەش دەکەین و بەشێوەی ئوسوڵی خۆیان نەک ئەو قەزای تریشمان لە بەحدودی کۆمەڵک سکاڵای تریشمانەیە لە سنووری پارێزگای دهۆک. لە ماوەی ڕابردوودا کەناڵی NRT ژمارەیەک راپۆرتی لەسەر بەهەدەدانی پارەی نەوت بڵاو کردەوە هاوکات بەشێک لە پەرلەمانتارانیش دەڵێن لە پرۆژەکانی خزمەتگوزاریدا پارە بەهەدەر دراوە ئاماژەش بۆ دەکەن بە دوواداچوون بۆ هەموو ئەو پارانە دەکەن کە لەلایەن حکوومەت یاریەمەوە بۆ پرۆژەکان خەرج کراوە. هێرش قادرێن RT هەولێر